فتوا ئیشی عوام نییە، فتوا ئیشی چێژخواز و سێکسخواز و مادەخواز نییە، فتوا ئیشی پسپۆڕ و خەڵکی عەبقەریە. وەرە تۆ ئەم کەرە لەو قوڕەت دەربێن، ئاخر نا بۆی نابێ نا سەلام سەتحی بیرکاتەوە ناتوانێ بگاتە ڕاستی. چ جای ئەوەی بێ حوکم بە حوکمی چی؟ وەڵاوە کافڕێ ئەڵا بیکوژن هەلەوە بابە تۆ حاکمی. لە ڕۆژی ڕابردووە گەنجێک لە چەمچەماڵ کوژرا لەسەر جیاوازی بیرروڕای ئاینی لە تۆڕی تایبەتی فەیسبووکی خۆت نووسینێکرد لەسەر نووسیوە دەڵێی کەس ئەناسم چۆ بۆ دەرەوەی وڵات بۆ حەزێکی جنسی، بەڵام ئێستا فتوا لەسەرەوەدا کە ئەو کارە حەڵاڵە حرامە. قسەی تۆ لەسەر کوشتنی ئەو گەنجی چییە؟ تەڵان بەداخەوە خەڵکانێک ئەناسم و هەمومان بەشی خۆمان خەڵکانێک ئەناسین کە بۆ سێکسی حرام چوون بۆ خارج، قاڕیان بڕیوە، وڵاتیان بڕیوە، کوردستانیان بەجێهێشتووە، خەڵکانی تریش هەن لەوێ دینیان گۆڕیوە، لەسەر دینی ئیسلام نەماون، کەچی هەرە خەڵکانە لەوێ دوور لە دەستی دادگاکانی ئێرە بەڕاست سۆپ جنێو بە کۆمەلگا ئادەن، سوکایەتی بە کۆمەلگا ئەکەن، یان حکمی کافربوون و حکمی کوشتن بەسەر خەڵکە ئەدەن، لە کاتێکدا خۆیان ڕۆژانە هەفتانە مانگانە کفرەکەن، ناشکوریەکەن. باشە کە کەسێک کوفرکە ئەوان حکمی کوشتن بەسەرادەن، ئەی بۆ هەمان حکمی کوشتن بەسەر خۆیان دانادەن کە خۆشیان کوفرەکەن و ناشکوریەکەن. ئەی پێغەمبەر نافەرمێ چیت بۆ خۆت پێخۆشە بۆ براشت و بۆ مرۆڤەکانی تریشت وا پێخۆش بێ، ئەیە حکمی کوشتنەی بۆ خەڵکت پێخۆشە و بەڕەوایە زانی شەرعەتی پێدەی، ئەی بۆ حکمی کوشتنە بەسەر خۆتان نادەی. ڕێک بزەبەت ئەو پۆستی فەیسبووک مەبەستێکی وەڵامە بەسم هەموو ئەوانەیە، هەموو ئەو خەڵکانەیە ڕەنگە یەک و دوان نەبن، سەدان و هەزاران بن. لەوێ چووە بۆ چێشخوازی خۆی چووە، بۆ مادەخوازی خۆی و سێکسخوازی خۆی چووە، و لەوێ هیچ متەمەسک نییە بە دینەکەیەوە. ئەگەر ڕەنگە هەر نوێژش نەکە، ڕەنگە هەر بە حیاتی ڕۆژشی نەگرت بێ، بە حیاتی زەکاتێکی نەیابێ، هەر لە مێشکیانە بێ سەردانی ماڵی خۆش بکە، بەڵام یێ حکمی کافربوون و حکمی کوشتن بەسەر خەڵکە ئایا یەکێ نەزانێ ئەمە فتوا چییە؟ بابە فتوا ئیشی عوام نییە، فتوا ئیشی چێژخواز و سێکسخواز و مادەخواز نییە، فتوا ئیشی پسپۆڕ و خەڵکی عەبقەریە. کابرات دوو دێر کتێب ناخوێنێتەوە، لە دێڕەکانی ناو کتێبە کتێبی ئەوانەی بەدەستی مرۆڤ نووسراون تێناگا، لە دەقێکی بەخشان تێناگا، لە دەقێکی چیرۆک و شێعر تێناگا، یەت چۆن لە دەقی قورئان تێگا، چۆن لە فەرموودەی پێغەمبەر تێگا. وەرە تۆ ئەم کەرە لەو قوڕەت دەربێن، ئاخر نا بۆی نابێ نا سەلام سەتحی بیرکاتەوە ناتوانێ بگاتە ڕاستی. چ جای ئەوەی بێ حوکم بە حوکمی چی؟ وەڵاوە کافڕێ ئەڵا بیکوژن هەلەوە بابە تۆ حاکمی. هەر لە واقعی ژیانی ڕۆژانەشمانە حاکم چەند قۆناغێک یاسا خوێنێ بێ بە یاسا ناز، دوایەوە لیژنێکی پسپۆڕ و کۆمەڵە پرۆفیسۆر و خاوەن دکتۆرا لە بواری یاسا مۆڵەتی ئەدەن کە بڕوانامی پێدەن کە ممارەسەی دادوەرێتی بکە لە دادگاکان وردە وردە لە تاحقیقەوە ئەنجا ئەچێتە جۆنە پاشان جینایەت و داوای قورس دێتە لای بە ممارەسە و بە شارەزابوون، ئەنجا ئەویش بەتەنها حکم نایە، یەک دنیا حاکمی تری لەگەڵایە حکومەدەن. اینجا محکمەی سێناب لە سەروی خۆیەوەیە، اینجا محکمەی تەمیز لە سەروی خۆی پێداچوونەوە بە حکومەکانەکە. ئاخۆ بزانین ئەگە حکومەکە غەڵەت بێ حکومەکە هەڵۆشێنەوە، نەگەروا بە ئاسانی زەلامێک لە جێژاوی گومڕایی حەزە شەخسی و دەرونیەکانی خۆیەتی یە حکمی کوشتن و کافربوون بەسەر ئێمەمانانە.